لا هۆڵی زەیتون و لا شاری هەولێر پەرتووکی نەریمان محەممەد تارمایی گۆڵپارێزان ناساندنی بۆ کرا لا مەڕاستیمەکە بەشێکی زۆری بەرپرسانی وەرشی و وەرزش دۆستان و ڕۆژنامەنووسانی وەرشی ئامادەی بوون. زاگرۆزنانەکەلی ڕۆژنامەنووسی وەرشی نووسەری پەرتووکەکەی و ماوەی 6 مانگە پێوەی خەریک بووە تاوەکو لە چاپی داوە. بیرۆکەی 47 ساڵی ساڵی 77 کە دیتم لە گۆڵە ڕاد حەمودی کرد ئەو لە مێشکم دابوو تا ئەو ڕۆژەی ساڵی 2000 و کۆتای 2023 بوو لەگەر کاکەمال قسەمە کرد لەگەر کاگنێرمان قسەمە کرد گوتم دیمانەیەکم لە کردیا گوتم دێکەمە کتاب گوتی کاکەمال گوتی من ئامادەمە و ئیدی دەستمان پێ کرد نایخوامە لێ بە ماوەی 6 مانگی تێکرا بە ئامادە کارێکانمان کرد باسمان لە 102 کەسایەتی جوانی کوردستان و هەولێر کردووە لەسەر نەریمان قسەیان کرد باسمان لە 25 یاریزانی هەڵبژاردی عێراق کردووە لەسەر نەریمان قسەیان کردووە باسمان لە ژیانی نهێنی شاراوەکانی وەرزشی و ژیانی تایبەتی نەریمان کردووە زۆر شتی تایبەتمان تێدا کردووە باسمان لە ڕووداوەکانی وەرزشی کوردستان کردووە لە ڕێگەی نەریمان بۆی بتوانین میدیاکارانی وەرزشی کوردستان وەرزشی تکە وەلانێن بێن لەسەر وەرزشی کوردی شێ بکەن. لا دووتوێ 357 لاپەڕەی پەرتووکەکە جگە لە ژیاننامەی ئەو ئەستێرە کووردا 102 کەسایەتی هەرێمی کوردستان باز لە نەریمان محەممەد دەکەن. 25 یاریزانی هەڵبژاردی عێراق باسییان لەو یاریزانە کردووە لەوانە ڕعد حەمودی و فەیسەڵ عەزیز. کاک نەریمان ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ناوی لە ڕۆژنامەکان بەهاتابایە بە دێڕێک یان تەنها ناوی بەهاتابایە لە هەر ڕۆژنامەیەک ئەو ڕۆژنامە لای خۆم هەردەگرت ڕۆژنامەم لە ئێستا 50 ساڵ لەو پێش کە باسی کاک نەریمان دەکات خۆشی دیتی کە ئەو ڕۆژنامانەی لای منە و چۆن باسی دەکە و چۆن باسی ناکە بیرۆکەی ئەم پەرتووکەش هەر لەوە سەری هەردا خۆشەویستی کاک نەریمان خۆشکردنی جەماوەر لە کۆتایی هەفتاکان و بیدایەتی هەشتاکان بووە. بەڕاستی خۆشحاڵم بە ئامادەبوونی ئێوە و بڵاوکردنەوەی پەرتووکێک لەسەر من سوپاس بۆ هەمووان پێویستە هەر یاریزانێک لە یاریزانانی ساڵانی کۆتایی شەستەکان و جیلی بەندە و تا حەدێک دوای ئێمەش پێویستە کتێبێکی هاوشێوە بەڵکو باشتریان بۆ ئامادە بکرێت چونکە شایستەیانە هیچیان لە ئێمە کەمتر نییە. نەریمان محەممەد کەوا لە نێو هاندەران بە نەری بانگ دەکرا لە ساڵی 1956 لە شاری هەولێر لەدایک بووە لە تەمەنێکی زووەوە دەستی بە یاریکردن کردووە و یەکێک بۆ لە ئەستێرەکانی یانەی هەولێر و خولی عێراقیش. نەریمان تاکە یاریزانی کووردە هاتریکی لە ڕعد حەمودی گۆڵپارێزی دیاری ئەو کات کردووە دوای واسهێنانیشی لە یاریکردن لە ساڵی 1996 ژیانی هاندەرانی هەڵبژارد و تا ئێستاش لە ئەڵمانیا دەژی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.